کارمەندانی تەندروستی لە بەردەم بەڕێوەبەرایەتی تەندروستی ڕاپەڕین گربوونەوەیان ئەنجامدا و هەڕەشەی بایکۆتی گشتی دەکەن ئەگەر بێت و وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە. بەتایبەت موچە کە مافێکی سەرەتاییە و بەهۆی دواکەوتنیەوە کێشەی گەورەی بۆ فەرمانبەران دروست کردووە. ئێمە وەکو کارمەندانی تەندروستی و هەروە بەشێکی بەرچاوی پزیشکان ئەو ڕۆگربوونەوە و بایکۆتیان ڕاگەیاندووە لە ئەنجامی پێنەدانی 4 مانگ موچە و لە ئەنجامی پلەبەرز نەکردنەوە و هەروەها بەشێکی زۆری دەرچوانی بەسە پزیشکاندا نەمەزراون ئەو گربوونەوە لە ئەنجامی ئەو حەدەسانەوە هاتووە. بەداخەوە دواکەوتنی موچە ئەم جارە هەموو سنوورەکانی دێبەزان بۆیە ئێمەش وەکو کارمەندانی تەندروستی هاتوینە پاڵپشتی لەگەڵ مامۆستایانی پیشەیی ئێمە درێژە خۆپیشاندانەکان دەدەین ئەگەر لە زووترین کاتدا داواکاریەکانمان جێبەجێ نەکرێ بایکۆتی سەرتاسەری ڕادەگەێنین. هاوکات بەشێک لە دەرچوانی دانەمەزراوی بەشی تەندروستی بەشداری گربوونەوەکەیان کرد و داوای دامەزراندنیان کرد. بەشێک لە نوێنەرانی مامۆستایانی ناڕازیش بۆ پشتیوانی و هاوهەڵوێستی بەشداری گربوونەوەی تەندروستکارانی ئیدارەی ڕاپەڕینیان کرد. وەک نوێنەری دەرچوانی دانەمەزراوی سولکی تەندروستی ئەمڕۆ بەشدارین لە خۆپیشاندانەکەەوە بەرفراوانی پێدەین لە ڕۆژانیدا دووچکە بەڕاستی لە ماوەی ڕابردوودا خەمساردانە حکوومەت و ناوەندە تەندروستیەکان بە بەتاڵی بەجێماون لە زۆر شوێندا بەڕاستی حکوومەت پشتگوێی خستونەوەی کە کارمەندی تەندروستین و بەڵام تا ئێستا دامەزرانی دەست پێ نەکردو. ئەو دامەزرانانە کە لە ڕابردوودا دەست پێکراونەوە بەڕاستی هەر هەمووی لە ڕێگەی ئیسبەوە بۆ لە ڕێگەی فۆرم و CV ئیسبیەوە بووە. ئێمەش وەکو مامۆسایان هەمیشە هەر کەسێک کە خاوەنی هەڵوێست بێت ئێمە بە ئەرکی ئەزانی کە پاڵپشتی بین چونکە ئەوە ئەرکە لە هەمان کاتدا لە داواکردنی مافەکانیش هاوتەری بن لەگەڵ یەکتری. بۆ ئێمە ئەو ڕاهاتین هەم وەک هاو پشتیوانیەک وەکو هاوخەمێ وەکو هاو هەڵوێستیەک لەگەڵیان بووین لێرەدا کە بەڕاستی ئیتر بۆ لەمەدا پێویست هەموو چین و توێژەکان بێنە سەرخەت چونکە دەردی هەمومان یەک دەردە. ئەگەر پێشتر تەنیا مامۆستایانی ناڕازی لەسەر شەقام بوون، ئێستا بەرەی بایکۆت فراوانتر بووە و فەرمانبەران و تەندروستکارانیش هاتوونەتە سەر شەقام و داوای مافەکانیان دەکەن. ڕۆژانەش فەرمانگا حکوومیە جیاوازەکان بایکۆت ڕادەگەێن و حکوومەت هیچ وەڵامێکی داواکاریەکانیان ناداتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.